we're putting tariffs on $50 billion worth of technology and other things. بەشی یەکەمی ئەو باجە گومرجیانەی کابڕەکان 50 ملیار دۆلارە و سەرۆکی ئەمریکا دۆناڵد ترامپ بەهۆی دزینی تەکنەلۆژیا و ڕێکارە نادادپەروەرە بازرگانیەکان بڕیاری داوە بەسەر بەرهەمە چینیەکان دابی سەپێنێت لە بەرەبەیانی ئەمڕۆ بە کاتی واشنتۆن بە فەرمی چووە بواری جێبەجێکردنەوە. ئەو بازانە بەڕێژەی لە 125 سێکتەرەکانی بەرگری و ئاسمانی و 818 بەرهەمی چینی بە بەهای 34 ملیار دۆلار دەگرێتەوە. کۆشکی سپی ئاشکرای کردووە بەشی دووەمی باجەکان لە هەفتەی سێمیە مانگەوە جێبەجێ دەکرێن کە نزیکەی 300 بەرهەمی چینی بە بەهای 6 ملیار دۆلار لەخۆ دەگرن. چاوەڕوان دەکرێت پەکینیش بە جێبەجێکردنی باجی هاوشێوە و بە هەمان بڕوونرخ تۆڵە لە ئەمریکا بکاتەوە. لەو بارەیەوە وتەبێژی وەزارەتی بازرگانی چین ڕایگەیاند چین هەرگیز ئەو لایەنە نابێت کە یەکەم جار تەقە دەکات، بەڵام ئەگەر ئەمریکا ڕێکارەکانی پەیوەست بە باجەکان بگرێتە بەر، چینیش بە هەمان شێوە پارێزگاری لە نیشتیمان و گەلەکەی دەکات و ناچار دەبێت وەڵام بداتەوە. شارەزانی بازرگانی دەڵێن بەردەوامی زیادکردنی باجەکان لەسەر یەکتر لەلایەن ئەمریکا و چینەوە کە خاوەنی گەورەترین ئابووری جیهانن ڕەنگە هەندێک دەرەنجامی لێ بکەوێتەوە کە قەرەبووکردنەوەیان سەخت بێت. دەستگای پلەبەندی قەرزی نێودەوڵەتیش هۆشداریەوەیدا ئەگەر ئەو جەنگە بازرگانی ئەمریکا دەستی پێکردووە بەردەوام بێت، ئەوە تێچووەکەی لەسەر بازرگانی جیهانی 2 تریلیۆن دۆلار دەبێت. پێشهاتەکان کەوا دەبیندرێن دەستپێکی جەنگێکی بازرگانی بێت لە نێوان ئەمریکا و چیندا، بەوە دەستی پێکرد کە ئیدارەی ئەمریکا لە مانگی ئاداردا باجی گومرگی زیادەی بەڕێژەی لە 125 خستە سەر پۆڵاو لە 100 خستە سەر ئەلەمنیۆم. لە وەڵامدا چین بڕیاریدا بەدانانی باج بەڕێژەی لە 115 بۆ 25 لەسەر 128 بەرهەمی دروستکراوی ئەمریکا. دووە بە دوایە و پێشهاتانە ئیدارەی ئەمریکا ڕایگەیاند بەهۆی چالاکیە شەرعیەکانی چین بۆ دەستگرتن بەسەر تەکنەلۆجیا و خاوەندارەتی بیرۆکەی کۆمپانیا ئەمریکیەکان لە پلانیدا بەڕێژەی لە 125 باجی گومرگی زیادە بخاتە سەر زیاتر لە 1000 بەرهەمی دروستکراوی چین. کاردانەوەکانی پەکین بەرامبەرە و هەڵمەتەی ئەمریکا کە تەنها چینی کردۆتە ئامانج دوانەکەوت. وەزارەتی بازرگانی چین ڕایگەیاند بەڕێژەی لە 125 باجی گومرگ دەخاتە سەر 659 بەرهەم کە لە ئەمریکاوە هاوردە دەکرێت و بەهاکەی 50 ملیار دۆلارە. پاشە و ڕاگەاندانە سەرۆکی ئەمریکا فەرمانیدا کە گەر چین بە هەمان شێوە بەرپەرسی ئەو پێناسانە بداتەوە کە پێشتر ڕاگەیاندراون، ئەوە بە بڕی 200 ملیار دۆلار باجی گومرگی دیکەی بەسەردا دەسەپێندرێت. دۆناڵد ترامپ ئاماژەی بەوەش کردووە گەر چین بەرپەرسی هاوشێوی باجەکانی گومرگ بداتەوە بە بەهای 200 ملیار دۆلار، ئەوە سەر لە نوێ بە بەهای 200 ملیار دۆلاری دیکە باجی گومرگی دەخرێتە سەر بەرهەمەکانی. بەهۆی ئەم پێشهاتانەوە بە تاسەوە چاوەڕوان دەکرێت دۆناڵد ترامپ تاکوێ درێژە بە جەنگی بازرگانی دەدات.